دەزانین لە دوکان لەسەر زەی بچووک نەوڕەسەکان شوێنی تایبەت بە خۆیان هەیە. پار راپۆرتمان کرد لەسەری کە وتمان نیشتیمانی نەوڕەسەکان لەوێدان، بەڵام ئەم ساڵ بەهۆی زۆری ئاو لە بەنداوی دوکان نیشتیمانەکەیان ژێر ئاو کەوت. ئاخۆ ژێر ئاوکەوتنی نیشتیمانەکەیان کاریگەری لەسەر زاوزێ و کۆچی ئەم گیاندەرە دروست کردووە یان نا ئەم باڵندەیە بێگومان بەڵێ دروستی کردووە. هاوکارمان توانە راپۆرتێکی لەبارەی کۆچی نەوڕەسەکانەوە بۆ ئامادە کردوین، پێکەوە دەچین بینەرێبین. دەیان ساڵ بوو نەورەسەکان لە زەی بچووک نیشتیمانێکیان بۆ خۆیان بنیاد نابوو کە دوور بوو لە دەستی مرۆڤایەتی، بەڵام ئەم ساڵ بەهۆی زۆری بارانبارین و بەرزبوونەوەی ئاستی ئاوی زەی بچووک ئەم نیشتیمانەی نەورەسەکان ژێر ئاوکەوت. ئێستا نەورەسەکان لە نزیک دەربەندی ڕانیا نیشتیمانێکی تریان بۆ خۆیان دروست کردووە کە دەکەوێتە گردی شمشارە لە نزیک قەزای ڕانیا. سەرڕای ئەوەی ئەم ساڵ بێ نیشتیمانمانەوە، بەڵام جیاوازتر لە ساڵانی ڕابردوو زۆرینەی نەورەسەکان ئەم ساڵ کۆچیان نەکردو لێرەمانەوە. خۆی ئەو نەورەسانە ساڵانە لە مانجی 12 کۆز دەکەن، ینی عادەتەن مانجی 12 بە حکمیەوەی دەریاچەکە خواردنی تیرەی دەخوا، زیاتر ماسی دەخوا، تیرەیە ئەویش کە دەیخوا. ئەو ماسییان دەستنە ڕووبارەکان، ینی کۆچکردنەکەیان بۆ ڕووبارەکان دەڕوە، بۆ ڕووبارەکان دەڕوە و عادەتەن لە مانجی سێ لە مانجی سێوە دێنەوە بۆ ناو دەریاچەکە. ئەو شوێنانەی کە مەسەڵەن گردێک بێ شوێنش تەمین بێ بۆ خۆیان، لەو شوێنە سەرکردەکە و پێشیان دەکەوت شوێنەکان بۆ دەستنیشان دەکات، دێن لەو شوێنانە وردە وردە هەیلان و هێلکە و شیوا دروست دەکەن. کاتی هێلکە دروستکردنەکەی مانجی 5 لە مانجی 5 لە 15 بۆ 1 دەبێت، ینی لە 1 فەرقەکان دروست دەبێت، 1 فەرقەکان دروست دەبێت. و یە هەری نەورەسەک لەو نەورەسانە عادەتەن بەخۆی 1 هێلکەی دەکات، 2 دەکات، 3 دەکات، بەڵام 3یەکەی ینی بەردەوامە، ینی بە زۆری 3. ئەو 3 هێلکەیانی دروستی دەکات و ئیدی ئەو شوێنە کە پارێزراو بێ ئاژەڵ نەستە سەری گردەکە، ئەو گردە هەر چوار دەورەی ئاو بێ، شوێنێکی پارێزراو بێ بۆی فەرقەکانیش وە هێلکەکەش بپارێزرێن. ئەو نەورەسانە 3-4 ناوی پێ دەڵێن، هەر نەورەز نییە، ینی خەڵکانی بڵێن منتیقە هەیە پێی دەڵێن نەورەز، هەیە پێی دەڵێ واق، هەیە پێی دەڵێ ماسی خۆرکە، هەیە پێی دەڵێ پەیتەسپیلکە، ینی ئەو 4 ناوەی لێ دەنێن. بەڵام ئەوانش نەوحەتیان هەیە، ینی لە نەورەسەکانی نەوحەتیان هەیە، گەورەی هەیە، وەسەتی هەیە، دندوق ڕەشی هەیە، پەیتەی هەیە. مەسەڵەن ئەو نەورەسانە خۆلەوانە نادا، ینی جیاوازیەکی هەیە لەگەڵەوان، هەندێکی هەیە فەرقی هەیە. ئەو نیشتیمانەی نەورەسەکان بۆ خۆیان دەیکەن بە شوێنی نیشتەجێبوونیان، مرۆڤ بە ئاسانی دەستی پێیان ناگات، کاتێکیش مرۆڤ لیان نزیک دەبێتەوە. دایکەکانیان بێچۆکان لەگەڵ خۆیان دەبەنە ناو ئاوەکە و دوور دەکەونەوە تا ئەو کاتەی دڵنیا دەبنەوە لە نەمانی مەترسی بۆ سەر ژیانیان. وتەبێژی پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕین دەڵێت بەردەوام چاودێری نیشتیمانی نەورەسەکانیان کردووە و پاراستویانن لە زیان پێگەیاندنیان. ئەمە بەرنامە و پلانی خۆمان هەیە وەکو بەڕێبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕین. بەردەوام ئێمە ئەو شوێنانشمان ڕەچاو کرد و لەژێر پاراستنی کارمەنداندانا توانیمانە بەردەوام مەفاریزمان هەیە کە لە هەموو شوێنەکان کە ئەو شوێنانەی کە نەورسی لێیان تێرە کۆچەرەکانی لێیە یان بمانەوێت چکە ئێمە لایانی تەنفیزین بۆ پاراستنیوان ئێستا عانەکەین لە شوێنی خۆمان جێگیرین، ناشکرێ ئێمە نیان پارێزی. بە هەمومان ئێستا هەوڵی ئەوەی دەدەین و بیان پارێزین و بۆ گەشەکردن و بۆ زیاترمانەوەیان لەو سنوورە. نەورەسەکان سەرڕای ئەوەی باڵندەیەکی کۆچەرین و دوای دڵنیابوونەوەیان لە پارێزراوی ئەو نیشتیمانەی دروستی دەکەن و جێگیر بوونیان لە مانجی 5 هێلکە دروست دەکەن و لە مانجی 7,000 بێچووی تازە لەدایک دەبن و دوای گەورەبوونیان کۆچ دەکەن بەرەو نیشتیمانێکی تر. بەڵام ئەم ساڵ بەهۆی زۆربوونی ئاوی زەی بچووک زۆرترینیان مانەوە. ئەم نەورەسانە خواردنی سەرەکیان ماسی بچووکە و ڕاوچێکی بەتوانان بۆ ڕاوکردنی ماسی. بوونی ئەم نەورەسانەش
دیمەنێکی جوان و سەرنجڕاکێشیان بەزەی بچووک بەخشیوە. توانە عومەر، کورسات نیوز، دەربەندی ڕانیا.